ئەیشان ها؟ ئەیشانت فەرامۆش کرد؟ ئێستا هاتم ێشکت خەم بخۆی؟ ڕۆیشت ئەیشان ڕۆیشت. جەنگیز چۆن هەستەیەکە بێقیمەت چۆنە مەراقکردنی خۆشەویستەکەت لە نێوچەوانی تۆ بوو لە نێوچەوانی تۆ پێرانەگەیشتم. وەرە وەرە حیسابەکەم لێ وەرگرەوە وەرە دەی ئادێ وەرە من تۆ هەر مناڵی کوڕە ئاخر تۆ دوو ها بێقیمەت دەماچەکەم لە شوێ کوڕە کوا ئەو دەماچەیە دەماچەکەم لەکوێیە بەردە ئەگەر نەگەڕێتەوە ئەیشان عەلی ئەگەر ئەیشان نەگەڕێتەوە دڵنیا بە ئازاد ئەو جارە هەر دەکوشم. لەسەر ئەیشانە کوڕە دەتکوشم هەیکە دەتکوشم پیا و نەبمەگە تەواو کاکە عەلی تەواو کاکە عەلی بەرمدا تەواو وەستێ بێ شەرەفەت چی وت سەیرکە دەڕوا ئەو بۆ خۆی مردووە ئەگەر نووسی چی دەبێت سەیری حاڵی کرد کوڕم ئەو شتانەیەکی هەمووی لە ڕقانەوەیە ئەو جەنگیزەیەکە ناسی ها کاکە عەلی جەنگیزە شەیتانەکە نەما ئێستا خزمەتکاری کەنعانە ژنەکەشی بردووە ئێستا وەڵامی تەلەفۆنەکەشی ناداتەوە هەمیشە فڕێدەن پێش دەرگا هیچ گەرانتێکی جانی نەماوە کەسی نییە تاکو تەنیایە بۆ دەداماوێکی قوربەسەر بەلاش دوێستی خۆت خوێنی دەڕێژی تێدەگەی بەلاش تۆ بیرکەو کاکە عەلی ئەگەر ئێشانیش ڕۆیشت بێ ئەگەر شتێکی بەسەر ئێشان هات بێ ئەمەواتە جەنگیزیت کەسی نەماوە بەڵام تۆ کوڕە من هاوسەرگیری دەکەم زەماوان دەجێڕم هاو هەفتەیە ئەم هەفتەیە ئازاد دەبێتە خێزانم تەواو منیشەوە دەڵێم تۆ هاوسەرگیری دەکەی کاکە عەلی بەڵام ئەو پیاوێکی بێکەسە دامەوێکی تاکو تەنیایە قوربەسەرە ئیتر کەسێک بە ناوی جەنگیز ئەتای نەما کاکە عەلی نەما الو بەکەن ئەمبەکتان ڕاگەیان پەیوەندیم کردووە بەکەن ئەم بڵێن گەرەشان نەگەڕێتەوە لام گەرژنەکەم شتێکی هاتمە دەرەوە دەرچووما لە دەرەوە لە تەپاڕێم و هەرچێک لەکەی وەرە خاڵۆ کەنعانە ئیشانی برد یعنی چی بردی؟ شوێنەکەی پێ نازانین بردوویەتی خاڵۆ کەنعانی شتێک لێ ناکەوانیە تۆ دەیناسی وانییە ئەیشان دەوێت من دەکوژێ نایکەوانیە یارمەتی بدە خاڵۆ تۆ لەکوێ ئێستا؟ بێمە بەس ئاوا لە دەخڕم نازانم بچم بۆ چێ تا بیدۆزمەوە جەنگیز دەوێت لە ماڵی کەنعانە بەڵام هەردووچیان شوێنەکەیان دیار نییە تۆ بڕۆ ماڵێ خوارزە بڕۆ ماڵێ خەبەریش بدە بە برادەران هەتاکو منیش بە شێوازی خۆم دەست بە لێکۆڵینەوەیەک بکەم هادەی باشە خاڵۆ لە شار
وامزانی لەدەستم چووی وتم شتێکی لێت کردووە مردوویت وتم ئێستا نەماوی ئای خوایە ئیشان بەڵام هاتیەوە چاوەڕێی تۆم کرد بۆچی نەهاتی هاتم بەڵام یەکەم جار عەلی منی برد عەلی ئەزەل خۆی نەهات عەلی نارد نا عەلی منی لەبەر ئەوە برد دەی دواتر من ئەو مۆستاند من یەکسەر چوون بۆ ئەوەی بەڵام تۆ لێ نەبووی تۆم لێ نەبینی بەڵام سەعاتەکەتم لێ بینی بەخوێن بوو بەڵام تۆ لێ نەبووی وامزانی مردووی بەڵام هاتیەوە چۆن کەنعان تۆی ئازاد کرد چۆن وازی لێ هێنای چی بوو چی دەکەی ها ماندوومە جەنگیز باڵ دەکەوم شەوشەت ئەیشان خەریک بمرم لە خەفەتی تۆ هیچ بیر لە من ئەو هیچ کەسێکی نییە تاکو تەنیایە داماوێکی قوربەسەرە باش بوو لێرە بووی ئەیشانت دۆزیەوە نەمدۆزیەوە پۆلیس نەخۆشخانە هەموو شوێنە گەڵام ساعتەکەی لێ بوو بادە بەخوێن ببوو گەر شتێکی خراپ ڕوویدا بە ئێستا بیست بوومان گەر شتێکی خراپ بووە هەواڵمان دەبیست بەڕای من باشە دواکەوتم تۆ هەربیستت چووی ئەزەل بەڵام پێی نەگەیشتم بۆ کوێ ئیشەڵا هیچی بەسەر نەهاتووە سیرکە بەڕاستی لە ناخی دڵمەوە دەڵێم بەڵام نامەوێت ئازاری وجدانم بچێژم لەبەر ئەوەی لای من بووی بۆیە پێی نەگەیشتی قسەکە دوا دەگەێنێ من مەبەستم ئەوە نەبوو بادە خۆتە وتە تەلەفۆنە کاڵگرا من هەڵم نەگرت تەواو ئەزەل کێشەیەک نییە من دەڕۆم قابلە بم ویستایە بڕۆم و ئەوە تۆجە پێڵم بەیانی دەتبینمەوە خۆزگە بەس ئەم شەو پێویستی نەکرد بە بیرمان لە ئەیشان بکردایەتەوە سەلیم هیچ هەواڵەکەیە فەرموو ئەیشان هاتیەوە سەلامەتی هاتمەوە من بەڕاکردن هاتم بەڵام تۆ تاقەتی قسەم نییە زۆر ماندووم تۆ سەلامەتی وانە کەنانەی چیە نەکردی سەلامەتم تەلەفۆنەکەشم نەما
دانەیەکی لەم کڕۆی پەیوەندی دەکەم شەوشات زۆر چاکە